لە کاتێکدا سەرۆکی کاربڕێکەری حکوومەتی هەرێمی کوردستان سەرقاڵی دروستکردنی هاودەنگی نیشتیمانیە لەسەر پرسی نەوتی هەرێم. ئاژانسە جیهانیەکانی هەواڵ بڵاوی دەکەنەوە ئەو کەشتیی نەوتی هەرێمی کوردستانی بار کردووە تا ئێستا ڕێگەی پێنەدراوە لە هیچ کام لە بەندەرەکانی جیهان لەنگەر بگرێت. ڕۆژنامەی شەرق الئەوسەد لە زاری گەورە بەرپرسێکی بەندەری محەممەدیی وڵاتی مەغریبەوە بڵاوی کردەوە. دەسەڵاتدارانی مەغریب داوایان لە کەشتی یونایتد لیدەرشیپ کردووە لە بەندەری محەممەدیی ئەو وڵاتە دوور بکەوێتەوە کە ماوەی چەند ڕۆژێکە لە دووری 34 میل لەو بەندەرە ماوەتەوە. ڕۆژنامەی شەرق الئەوسەد لە سەرچاوەیەکی باڵای حکوومەتی عێراقەوە ئاشکرای کردووە حکوومەتی عێراق توانیوێتی پشتگیری کۆمپانیای نەوت و وەزارەتی دەرەوەی مەغریب بەدەست بێنێت بۆ ئەوەی ڕێگە بەو کەشتیە نەدەن کە نەوتی هەرێمی بار کردووە لە بەندەری محەممەدیە لەنگەر بگرێت. هەر لەبارەی ئەو ئەستەنگانەی هاتۆتە ڕێگەی فرۆشتنی نەوت ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز بڵاوی کردەوە حکوومەتی ئیتالیا کۆمپانیا و بازرگانەکانی خۆی ئاگادار کردوتەوە کە نەوتی هەرێم نەکڕن. ڕۆیتەرز ئەوەشی ئاشکرا کردووە چواری ئەم مانگە لە ڕێگەی نووسراوێکی فەرمیەوە حکوومەتی عێراق باڵیۆزخانەی ئیتالیای لە بەغدا ئاگادار کردوتەوە کە کڕینی نەوتی هەرێم یاسایی نییە و ئەگەر کۆمپانیەکانی ئیتالیا نەوت لە هەرێم بکڕن ئەوە دووچاری سزا دەبنەوە چونکە تەنها کۆمپانیای سۆمۆ دەتوانێت نەوتی عێراق بفرۆشێ. ڕۆژنامەی زەمانی تورکیش باسی لەوە کردووە کەشتی یونایتد لیدەرشیپ زیاتر لە 2 هەفتەیە لە دەریاکاندا دەسوڕێتەوە و تا ئێستا نەفرۆشراوە. ڕۆژنامەی زەمان لە زاری تانەر یەڵدز وەزیری وزەی تورکیاوە ئاشکرای کردووە فرۆشتنی نەوتی کەشتی یونایتد لیدەرشیپ ئاسان نییە بەڵام ئەگەر بفرۆشتێت دەرگا بەڕووی فرۆشتنی نەوتی هەرێمدا دەکرێتەوە. جێ ئاماژەیە وەزیری وزەی تورکیا ڕۆژی 22 مانگی ڕابردوو ڕایگەیاند دەستکراوە بە فرۆشتنی نەوتی هەرێم لە بەندەری جەیهانی تورکیا و ئاماژەی بەوەشدا کە نەوتەکە بەرەو وڵاتی ئیتالیا و ئەڵمانیا ڕەوانەکراوە. بەڵام دواتر ئاژانسەکانی هەواڵ بڵاویان کردەوە کە کەشتێکە لە ئۆقیانوسی ئەتلەسیدا ئاراستەی خۆی گۆڕیوە و بەرە وڵاتی مەغریب ڕێگەی گرتوۆتە بەر. بڵاوبوونەوەی ئەم هەواڵانە لە ئاژانسەکانی جیهان دوای ئەو جم و جۆڵە ناوخۆیی و جیهانیانە دێت کە بە مەبەستی پشتگیریکردن لە فرۆشتنی نەوت هەر یەک لە مەسعود بارزانی سەرۆکی هەرێم و نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی کاربەڕێکەر لە ماوەی ڕابردوودا دەستیان پێکردووە. سەرۆکی هەرێم سەردانی چەند ناوەندێکی گرنگی سیاسی کرد لە ئەوروپا و لە هەوڵی پەیداکردنی پاڵپشتی بوو بۆ دۆسیی نەوتی هەرێم و نێچیروان بارزانیش بە سەردانەکانی بۆ پارلەمان و لایەنە سیاسیەکان سەرقاڵی پەیاکردنی کۆدەنجیە لەسەر فرۆشتنی ئەو نەوتەی کە تا ئێستا لە دەریا و زەریاکاندا بەندەرێک بۆ لەنگەرگرتن نادۆزێتەوە.